گربوونەوەی ناڕازی بەشێک لە دانیشتوانی هەردوو گوندی چیوەی سەر و چیوەی خوارووە لە سنووری ناحیەی بێتواتە کە بەهۆی خراپی ڕێگاوبان چەند سەعاتێک ڕێگای سەرەکی نێوان ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەولێریان داخست. بەشداربوانی گربوونەوەکە دەڵێن سنوورەکەیان لە نێوان هەردوو زۆنی سەوز و زەردایە و بووەتە قوربانی دوو ئیدارەی. دەژڵێن گوندەکانی چیوە لانکەی شۆڕش بوون کەچی ئێستاش دانیشتوانەکانیان بەدەست کەمی خزمەتگوزاریەوە گیرۆدەن. ئەمە کەتینە بینی پارتیێکی سەوز و زەرد ئەوە حدودەکەیە ئەوە حدودی ئەولا عادی سلێمانی ئەولا عادی هەولێریە کەتینە بینی هەردوو حیزبەکان لە بینەوە دوو حیزبانە ئەمە مافل خورەیە لە هەموو مەسوولەکانیش هەموو بەرپرسەکانیش هاتینە چوێ وەخت خۆی لە شۆڕشی ئەیلوورەوە هەتا ئەوڕۆ ئەو بەرپرسانە لە گوندی چوێ شارەزانە بەس مع العەسەف لە بەرپرسانە کە گوندی چوێیان ئیمار کردیا کاکە ئەو چای هەورێندی حەقیوەیە ئەگەر لۆ چ جیهانیانیش نەکردبا لۆ چیوە چیوانیان کردبا ئەوە لۆ شیرەیەکە لۆ چیوە چیوانیان نەکرد باشە کو شەرمێ ناکەن ئای بەلووانە نەبووە هیچ ئۆفان نەبوو بەس لۆ خۆیان هەبووە ئۆفان لۆ کوردستانیە ئەوانە بەس لۆ بەری خۆیان هەبووە. بەشێکی دیکە لە دانیشتوانی هەردوو گوند دەڵێن لە سەروبەندی هەر هەڵبژاردنێکدا بەرپرسان بەڵێنی گەورەمان پێدەدەن بەڵام دوای هەڵبژاردن هیچ کەس خۆی ناکاتە خاوەنی بەڵێنەکە. هەردوو گوندی چیوەی سەر و چیوەی خوارە و داواکارین لەلایەنی پەیوەندیدار بە تایبەتی پارێزگاری سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و ناحیەی بێتواتە. داواکاریەکەمان ئەوەیە کە جادە و ڕێگاوبانمان بۆ قیرتاوکەن و بەدەم داواکاریەکەمانەوە بێن و چەندین جارە لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و سەردانیکردنی بەرپرسان و وەزارەتی ئاوەدانکردنەوەمان کردووە بەداخەوە هەموو جارێک بەڵێنیان پێداوین و دوازار بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە. ئەو کاتێک دەرباز کاکۆسرەتی بەخۆی وەزیری ئاوەدانکردنەوە بوو شەهیدیان هەبوو لە چیوێ بەخۆی هاتە تازیەکەی گوتی وعد بێگەر حکومەت نەکا لەسەر بودجەی خۆم ئەیکەم ئێستاش ئەگەردابی هەر نهاتەوە ئەو کاکی یاسینە بەخۆی چۆکنی وعدیان پێدا نەیکرد. داواکارین بیکەن کاکە تاکەنجین هەتاکەنجین شەهیدی هاوڵاتین هەیە بردومانیان کرد ئەوەم و شەهیدی سەنگەرن هەیە ئەنفالیشن هەیە هەتا ئێستا هیچ بەرپرسەکی حکومی حیزبی لەو ئیدارەی ڕاپەڕینە نهاتیوە برێ کاکە چوو دەوێت. ئەم گربوونەوەی بەشێک لە گوندنشینانی سنووری ناحیەی بێتواتە لە درێژەی گربوونەوە و ناڕەزایەتی هاوڵاتیاندایە کە ڕۆژانە لە ناو چار جیاوازەکانی هەرێمی کوردستان دژی خراپی و گوزەران و نەبوونی خزمەتگوزاری سەرەتایی بەڕێوە دەچێت. لە گوندی چیوەی سەر بە ناحیەی بێتواتەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی پەیام.